إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد إيمان داراني خوشويست باشترين كلامي خواهي پروردگارك لقرآن پیروز أي فرميو باشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم خرابترين ڕێگا ئەو ڕێگایانەیە کە پێچەوانەی ڕێگای خوا و پێغەمبەرەکەی بێ خوا پەنامان بدا هەر کەسێک دانەری ئەو ڕێگایانە بێ بەڕاستی نەکبەتی و قوربەسەری بۆ ئەو کەسەیە لە دونیایە ئینشاء الله سەرشۆڕە و لە قیامەتە ڕووڕەشە و هەروەها هەر کەسێکی شوێنی بکەی بێ و سێبەری ئەو کەسانە زیادکە بە جەهەنم بۆ خۆی ئامادە بکە. ئیماندارانی خۆشەویست، ئەمڕۆ باسی یاسایەکی تر لە یاسا قورئانیەکان ئەکەین کە بریتیە لە یاسای هەژدەیەم کە خوای پەروەردگار ئەفەرمێ وەلەکم فی القصاص حەیات یا ئولی الئەلباب لعلکم تتقون. ئەم ئایەتە لە سوورەتی بەقەرەیە ئایەتی 179 لە پاش ئەو ئایەتە دێ کە 178 كخواي تعالى فرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم القصاص أي أو كساني كإيمان دارن خواي تعالى طول سندنوي حق بحقي لسرتان فرز كردوا لكشتنا في القتلى الحر بالحر يعني آزاد بآزاد والعبد بالعبد والأنثى بالأنثى يعني هر كسيك بران بركي أجر يكي كشتبه بقصد يعني بقصد بعمدن كشتي بيتي أبي بكشريتوا أبي حكمت جو برخصينيت زمينة ساس بكات تاوكو تولى بسين ريتوا حق بسين ريتوا نابي هالكسي لأخويا وكو عشائري وهالكسي يلسي أو إيشبكا أو كارا أبي حكمت بي هالسي كاري حق سندن أبي حكمت بيكا أجينا أجا بيخات دسي عشائر بيخيت دسي عشائري أو كاتا کوشتارێکی زۆر ڕوەدا لە نێوان خەڵکەوەکو لە مێژووە شتیوا بووە و لە حتا لە سەردەمانی خۆمانیشە شتیوامان بینیوە. بۆیە خوای تەعالە واجبی کردووە لەسەر دەسڵاتدار و حاکم هەر کەسێ بکوژێ بە عەمدەن بە ناحەق ئەبێ حکوومەت بەو کارە هەڵسێکەوە ئەو کەسە حکومی کوشتنی بۆ دەربکرێت لەلایەنی حکوومەتۆ جێبەجێ بکرێت. فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف. اگر کەسێکیش عەفوی کرد کوشتنەکەی گۆڕی بە خوێن یان هەر عەفوی کرد بە کاملی ئەوە طبعا شتێکی چاکە، بەڵام ئەگەر گۆڕی بە پارە ئەبێ فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان ئەبێ ئەو پارەیە جێبەجێ بکرێت. طبعا خوێنی زەلامیش خۆتان ئاگادارن کە 1000 مسقال ئاڵتونە، 1000 مسقال ئاڵتون. ئەمە ئەوە نییە کە خەڵک ئێسا ئیکا بە دەفتەرێک و نازانم بە چەند و ئەمانە ئەوە لە ڕاستیە عەفوە، ئەوە پێوتری عەفو حەقیقەتەوە پارە وەرنەگرتنە کە لە ناو خۆمانە هەیە. ئەگینا 1000 مسقال ئاڵتونە عەیار 24 ذلك تخفيف من ربكم ورحمة. ئەوەی کە خوای تەعالە مەجالی داوە عەفو ببێت ئەمە تەخفیفێکە لەلایەن خواوە. هەر کەسێ فمن اعتدى بعد ذلك فله عذاب أليم، هەر کەسێک سنوور ببەزێنێت دوای ئەمەی کە حکمەکان جێبەجێ کرا بەڕاستی لە قیامەتە خوای پەروەردگار سزایەکی زۆر بە ئازاری بۆی ئامادە کردووە. پاش ئەم ئایەتە خوای تەعالە ئەفەرمێ مسلمانان نەکەن دڵتان شتێک بکات لە مەوزوعی جێبەجێکردنی شەریعەتی خوایە، نەکەن خەیاڵتان وا بڕوا نەعوذ بالله خوا حکمەکەی لە جێی خۆیان نییە. وەلەکم فی القیصاص حەیات، جێبەجێکردنی ئەوەی کە خوای تەعالە دایناوە شەریعەتەکەی لە تۆڵە سندنەوە یان حکمە شەرعیەکانی تریش هەر هەمووی بەڕاستی ئەوە ژیانە بۆ ئێوە، ژیانی مرۆڤایەتی لەسەر ئەوە ڕاوەستاوە کە سزاکان لە شوێنی خۆیان جێبەجێ بکرێت بە عەدالەت و بەدادگەری.
جا خوای تعالى أفرمي يا أولي الألباب وأو كسانيك عقل يعني هي لعلكم تتقون تاوكو كس نروا زيادة الرأي بسر كسابكا تاوكو خلق مجرم وخرابة كاركان دواي أوي كزانيان طولها يا دواي أو زانيان سزاها للاياني حكومته أو كاتا إتد نايورن زيادة الرأي بكن نايورن لسنور تيبر بكن خوای تعالى خوش يسكانم كاتي مروفايتي خلق كرد وأم دنياي بو فراهام كرد خوای تعالى مروفايتي بر الله نكردوه بلكو بيامي بو ناردوه لحمو سردميكا بيامي كعقيدي راس كاتوا بيامي كعبادتو برسشكاني بو دياريكا بيامي كأخلاقي خلق شاكا بيامي وكو شريعتي كخلق بيروي بكا أما زور گرنگه اما بيزانين وأو بيامي خوا وأو منهجو بروغرامي خوا باشترين منهجا بو مروفايتي چونك هي خالقك أو مروفو حمو أوي لدورو بريايتي دروسي كردوا يعني خوا أزانية چي باشا بو مروفكان خوا أزانية چي باشا و چي كاريگر لسر مروفكان لبر أو بيامي خوا شريعتي خوا باشترين شريعة باشترين ياسان باشترين بيامن أم شريعة بو أوي تاوكو مروفايتي ظلم ليكترين كان بهي زكان حقي لاوا زكان نخون بو أوي كمروفايتي لأمن أمانة بجي جاء لنا أم شريعة منهجة نظام عقوبات هي الإسلام نظام سزادان نظام سزادان نظام يكا شريعة إسلام داينا وحاكم جبجي أكا حاكمي مسلمان لدولة إسلام جبجي أكا لچيا لسر أو كساني كوا لياسا درجن لسر أو كساني كوا فرمانكاني خوا أشكينن لسر أو كساني كقدغر كراوكاني خوا أنجام أدن لبر أو خوش يسكانم أو ياساي سزادانا زور گرنگا بشيك الإسلام نابي إهمال بكري أجر شي لولاتاني إسلام أمره إهمال أكري يان هر نما ولا براوة يان قراوة بس زايتر كل الراسياح بهوي أو حال ما نقشت أوي كوائسي إما تيايا أجي يكم حكمة لدى بزاندني ياساي سزادان لإسلام أوي ضرورياتي 5 بباريزي يعني بينج ضرورتك حق كشتان بيزانن منو تالي تايبتيش بوي تخصيص كردو لكات خويا بينج ضرورتك بريتيه لباراستني دين يك باراستني نفس باراستني شرف وناموس باراستني عقل وجيري باراستني مال وثروة وسامان اما بينج ضرورات باراستنيان لسر تاك لناو كوملغا ولا سر خيزان ولا سر كوملغا ولا سر حكومة ولاتيش بيويست بباريزري خوش يسكانم قانون ياساي سزادان لإسلام بو باراستني أما هاتوا دوهم بو برپرجدانوي مجرم خطاكاران وخرابكاران خلقانك هي خوش يسكانم يعني براسي اگر بويان بكري خلق لناو أبن قوة بكار دينن بو أوي كوا مسلمانان آزار بدن جاري واهية مالو ثروة سامانيان أبن جاري واهية أيان ترسينن جاري واهية لو أنا بشيان كوشن وأما لها مو سردم يكاهبوا لها مو سردم يكاهبوا أما أنا خوتو نابي بيدن بي نابي سزايان ندري بويا إسلام تنترين سزاي بيان داناوا لقرآن لبرا خوش يسكانم باراسني أما برپرجدانوي أو جورا كسانا ضرورة خوش يسكانم سيم أو كسي كتاوانك أكا وأو كسشي كتاواني لسر أكري بيويستيان با جبر كردن هيا يعني شون يعني أو كسي كتاواني لسر أكري أبي حقي بو بكريتوا هلا دنيا بو نمونا كسي دزي لي أكري أي خنابي حقي بو بقريتوا كسيكي أكو جري أي نابي طولي بو بكريتوا يا سايس زادان بو أويه وبو أو كسشي كتاوانك أكا أو كسشي كتاوانك أكا أم يا سايك الإسلام دان راوا أبيت معي كفارتي أجر جيب بكري أبيت معي كفارتي جناح كاني أو كسا بون من أجر كسي دزي بكا
دوای ئەوەی کەوا حەقەکەی لێسێنرایەوە دەستی ببڕێتەوە دەست بڕینەوەکە بێتە مای کەفارەتی گوناحەکانی هەروەها یاسای زینا هەروەها یاسای عەرق خواردن بۆیە ئەمە بۆ قیامەتی ئەو کەسەش قازانجی هەیە کە تاوانەکەشەکە چوارەم پاکردنەوەی کۆمەلگا زۆر ضرورە کۆمەلگا پاک بکرێتەوە خۆشەویستەکانم ئەگەر ئێستا ئێمە بترسین ناتوانین هەتا بێن بۆ نوێژی جەماع ناتوانین بێن بۆ نوێژە جەماعەتەکان ئەگەر بترسین کەسانێکی خراپەکار زەرەرمان پێ بگەێنن ئەگەر بترسی ئەسڵەن ناتوانانی جاری وا هەیە بڕۆی بۆ کار و کاسبی زەمان وا هەبووە مسلمانان نەیانتوانێت لە شارەکەی خۆیان بە شارێکی تر بچن هەر لەم کوردستانەی خۆمانە جاری وا هەبووە خەڵک نەیتوانیوە شەوان لە سلێمانیەوە بگەڕێتەوە بە کەلار لەبەرەوەی دز و جەردە لەسەر جادەکان وەستاوە خەڵکانێک هەبوون براینە تەلی کارەبایان بڕیوە لە کاتی خۆیان یعنی ئەو کارەبایە ڕۆینە تەلەکانیان بڕیوە بۆ خۆیان فرۆشتویانە ئەگەر سزادان نەبێ یعنی بەڕاستی تۆ بێلی ئەم خراپەکارانە بە کەیفی خۆیان شت بکەن ژیان ناڕوە و ئەمانە ئەگەر مەجالیان پێ بدرێت زیاتر و زیاتر و زیاتر ئەبێ لەبەر ئەوە پێویستە کۆمەلگا پاک بکرێتەوە پێنجەم ئیسلاحکردنی ئەو کەسانی کە ئەو تاوانانە ئەکەن ئەگەر یاسای سزاندان نەبێ ئەو کەسانە چاک نابن خۆشەویستەکانم خەڵکانێک هەیە ئیلا ئەبێ سزای لێی چاکە بێ خەڵکانێک هەیە بە ئامۆژگاری هەر ئامۆژگاری کرد لە وتاری جمعە کابرا ئەگۆڕێ و چاکە بێ باوکی ئامۆژگاری کرد دایکی ئامۆژگاری کرد چاکە بێ بەس خەڵکانێک هەیە ئیلا ئەبێ ئازاری بدەیت هەر لەناو مناڵەکانی خۆمانە لە ماڵە مناڵێکمانە جاری وا هەیە بە ئامۆژگاری چاکە بێ بەس مناڵی وامان هەیە ئیلا ئەبێ بڕێکی لێدەی ئیلا ئەبێ گوێچکی ڕاکێشی ئەو چاچاکە بێ جا ئەوە ضرورە یاسای سزادان ضرورە خۆشەویستەکانم شەشەم جێبەجێکردنی عەدالەت دەی ئەکرێ کەسێ بکوژێ ژنێک بێوەژنکە مناڵانێک یەتیم بخە کۆسی دایک و باوک بخە کەسێکی پاک لە کۆمەلگا دەرکە لە ژیان دەریکە حەقی ژیانی لێ بسێنێتەوە ئەکرێ ئەم کەسە هەر ئاوا بە ئاسانی وازی لێ بهێنرێ ناکرێ خۆشەویستەکانم ناکرێ وتراوە لە قەدیما وتراوە وەکو مەثەلێکی عەرەبی وتراوە لەولە السەیف لەکەثوڕە الحەیف وتراوە ئەگەر شمشێر نەبێ زوڵم و ستەم زیادەکە جاری وا هەیە پێویستە حکومەت شمشێر ڕاکێشێت تا خەڵک بترسێ ژیان هەروا بووە هەرواش ڕۆشتووە لەبەر ئەوە خۆشەویستەکان ئەمە زۆر زەرورە لە زمانی مەلیک فەیسەڵی یەکەم کابرایەک شکاتێکی سکاڵایەکی بەرز کردەوە بۆ مەلیک فەیسەڵ سکاڵاکەی بەم شێوە بوو کەواز ئەم کابرایە سێ کوڕی هەبووە زەلامێک لەگەڵ کوڕی یەکەمیا کێشەی بووە کوشتێتی حکومەت کابرایان گرتووە و بۆ ئەبەدی عقوبەت دراوە یعنی سجن کرا خۆی ئەمری عیدامی بۆ دەرچووە بەس ئەمر عیدامەکە کراوەتە سجنی ئەبەدی دوای 9 ساڵ عافواتێک هات و کابرا دەرچوو کە کابرا دەرچوو لەبەر ئەوەی تۆڵەی لێ نەسێنرێتەوە خەڵک ترسانیان وتیان بەخوا لەوانەیە بتکوژن ئەوانە کابرا هات کوڕی دووەم میشی کوشت ئەمە لە سکاڵاکەی وای نووسیوە کابرا هات کوڕی دووهەم میشی کوشت جارێکی تر ئەمری عیدامی بۆ دەرەچێ ئەمرەکە جێبەجێ ناکرێ ئەکرێ بە سجنی ئەبەدی پاشان بە عافواتێک دووبارە دەرەچێ لە سجن جا من سکاڵام کردووە لای جەنابەت تا فریام کەوی کوڕی سێمیشم نەکوژی ئەڵێ ئەم سکاڵایە زۆر تەئسیر لە مەلیک فەیسەڵەکە بۆیە بڕیار ئەدا ئەمری عیدام جێبەجێ بکرێ هەر لەو ڕۆژە 9 کەس عیدامەکرێ ئیتر خەڵک کەوتە ئەمنۆ ئاسایشەوە لە ساڵی 1930 بۆ 32 لە دارفۆر ئەوەی بەشێکە لە سوودان کاتی خۆی سربەخۆ بووە ئەو وڵاتە پاشایەکێ بە پاشاکە یەکێک بۆ لە عادلترین پاشاکان و ملتەزمترین کەس بە قورئان و سونەتەوە ئەم کابرایە کە ئەیکەن بە پاشا دوای 3 ڕۆژ دەرەچێ بۆ ناو خەڵک و ئەڵێ خەڵکینە زۆر بیرم کردوتەوە
من بۆ ئەم ئیشە ناشێم کەسێکی تر بکەن بە پاشا لە جێی من ئەگەر هەر حەزەکەن من دیاریکەم مامێک لە مامەکانم بەتواناترن لە من بیکەن بە پاشای خۆتان ئەڵێ خەڵکەکە ڕازی نابن ئیلا ئەو پاشا بێ ئیلا بەو ڕازی ئەبن ئەو ببێتە پاشا دەی ئەڵێ یەک هەفتە مەجالم بدەن دوای هەفتەیەک هەرچی حاکم و ئەوانەی کە کاربەدەستن لە وڵاتە بانگیانەکە و پیان ئەڵێ بە هیچ شێوەیەک ڕازی نابم هیچ کەسێک زوڵمی لێ بکرێ و ئەوانەشی کە تعداکەرن بە هیچ شێوەیەک مەجالیان نەدەن سزای خوا و پێغەمبەری خوای لەسەر جێبەجێ بکەن ئەڵێ دوای ماوەیەک بڕێ خەڵک دیارە تعدا ئەکەن ڕێگری ئەکەن 30 کەس ئەڵێ حاکم ئەمریان لەسەر دەرەکا و بەرزێکەنەوە بۆ لای مەلیک و پادشا بۆ لای ئەو پاشایە ئەڵێ هەرسیان ئەو ڕۆژە ئەکوژێ لە بەردەمی مزگەوتە لە بەردەمی مزگەوتی پیاوانە 15یان ئەکوژێ بە ئاشکرا و لە بەردەمی ئافرەتانیشە 15 تریان ئەکوژێ ئەڵێ بڕای بڕ حتا ئەو پاشا ئەبێ یەک کەس زوڵم ناکە ئیتر یەک کەس تعدا ناکە وەخوای تەعالا بارانی ڕەحمەتی خۆی ئەبارێنێ بەسەریانە و خۆشی و هەرزانی لە وڵاتە بەرقەرارە بێ هەر کاتێک ئەگەر عەدالەت جێبەجێ کرابێ خوای تەعالایش ڕەحمەت و بەرەکەتی خۆی ئەبارێنێ لەبەرەوە خۆشەویستەکانم جێبەجێکردنی شریعەتی خوا زۆر گرنگە زۆریش پێویستە داواکارە بخوای تەعالا بخاتن ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان دا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی دامەزراومان کە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە بخاتن ناو جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشەی کە داوای دوعای خێری لێ کردوین یا شافی یا الله خوایە شیفای بدەی یا ڕەب العالەمین یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوایە کوردستانمان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری لە تەفریقە و دووبەرەکی بە دوورمان بگری کاربەدەستانمان صالح و دادپەروەر بکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بخاتن ناو جوانەکانی خۆت بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقەرار بکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئاڵای ئیسلام و ئیسلامەتی و یەکخواناسی هەردەم شەکاوە بێ لە کوردستانە آمین آمین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خۆشەویستەکانم سكانم زۆر جار ناحەزان محاولەیان کردووە گومان دروستکەن بۆ مسلمانان لەسەر شریعەتەکەی خوا زۆر جار کاکە ئەم دەست بڕینەوە ناکرێ و زوڵمە و ستەمە و چۆن ئەبێت زەلامێک کەسێکی کوشتووە تازە ئەو مردووە چۆن ئەبێ یەکێکی تریش بکوژێ ئیتر طبعا بەم شێوازە خۆیان وادانن کە لە خوا نەعوذ بالله بەڕەحمترن و عاقڵترن و شریعەتەکەی ئەوان و شریعەتی یۆنان و فەڕەنسا و نازانم چی و چی ئەمانە لە شریعەتی خوا باشترە خوا پەنامەمدا بەتەئکید لەسەر هەر بابەتێک کە وتویانە عولەما و زانایانمان وەڵامیان داوەتەوە لەسەر هەر بابەتێک کە قسەیان کردووە زانایانمان وەڵامیان داوەتەوە دڵنیا بن یەک مەسئلە نییە وەڵام نەدرابێتەوە بۆ نمونە یعنی لەسەر مەسەلەی دەست بڕینەوە و لەسەر مەسەلەی جێبەجێکردنی حکمی حیرابە لە ئیسلامە کە حکمێکە بەسەر سزایەکە بەسەر ئەو کەسانە ئەدرێ کە جەردەیی ئەکەن کە ڕێگری ئەکەن کە خەڵک ئەکوژن بەسەر ئەوانە ئەدرێ شریعەتی ئیسلام یاسا و حکمی تایبەتی خۆی هەیە لەسەر ئەوە بۆ نمونە زانایانمان وتویانە دەست لە ئیسلامە 4 جۆرە زانایانمان وتویانە دەست 4 جۆرە دەستی کابرایەکی کارایە ئیشکەرە لەناو کۆمەلگایە هیچ زەرەرێکی نییە بەڵکو سوودی بە کۆمەلگا هەیە وەکو ئەوانەی لە بازار ڕائیشەکەن وەکو ئەوانەی کە کارە کاسبی حەڵاڵەکەن بە تەئکید ئەو جۆرە دەستانە ئیسلام ماچیەکە ئیسلام ڕێز لەو دەستە ئەگرێ دەستێک هەیە جۆری دووەم دەستێکی بێتوانایە کابرا پەکی کەوتووە ناتوانێت کەم ئەندامە ناتوانێت ئیش بکە ئەم دەستە ئیسلام کۆمەکی ئەکا هاوکاری ئەکا تەنانەت ئەگەر کافر مەسیحی بێت یەهودی بێت لە وڵات ئیسلامە بژێ ئیسلام هاوکاری ئەکا کابرای ئەختیار بێتوانە یەهودی بوو ئیمام عومەر بینی سوالەکە ئیمام عومەر زۆر عەجیبیات وتی بۆ سوالەکەی توتی وەڵام من یەهودیم و ئەمانە و ئیمامی عومەر فەرمووی تۆ تا گەنج بووی ئێمە سەرانەمان لێ وەرەگرتی
ئێستا پەکت کەوتووە پیر بوویتە بێلین دابمێنیت و سوڵ بکەیت لە بەیتولمال موچەیەکی بۆ بڕنەوە ئەوە لە کات گەنجیە سەرانەیەدا بە دەوڵەتی ئیسلام ئێستاش پێویستە دەوڵەتی ئیسلام بەخێوی کە ئیسلام ئاوا ئەڕوانێتە شتەکان دەستێکی تر براینە پێوترێت دەستی کەسێکی نەزان نازانێت ئیش بکا کابرا فێری ئیش نەبووە لە وڵاتی ئیسلامە ئاسانکاری بۆ ئەکرێ فێری ئیش ئەکرێ زەمینی سازی بۆ ئەکرێ دەوڵەتی ئیسلام واجبە لە سەرشانی نەیە لێ کەسێک بێ ئیش بێ و کەسێ بێ موچە بێ و کەسێ لە برسا بمرێ واجبە لە سەرشانی دەوڵەتی ئیسلام دەستی چوارم خۆشەویستەکانم دەستی کەسێکی دزە گەندەڵە ڕێگرە پیاوکوژە نابێ بیتێڵی ئەو دەستە ئەبێ ئەو دەستە تەمبێ بکرێ ئەبێ ئەو دەستە ببڕێ ڕێگری لێ بکرێ مەسەلەکان ئاوایە زانایانمان لە بواری ئەمانە هەمووی وەڵامیان داوەتەوە بەڵام من قسەیەکی ترم هەیە خۆم بۆ خۆم من ڕئیم وایە هەر کەسێ لەوانە قسەیان کرد ئێوە یەک پرسیاریان لێ بکەن ئەمە ئاسانترین مناقەشەیە پێی بڵێ کاکە تۆ مسلمان یا کافری پرسیاری لێ بکەن ینی ئەوانەی کە وا ئەڵێن لە تەلەڤیزۆن یان لە هەر شوێنێ تۆ هەر ئەوە نەبڵێ بڵێ تۆ مسلمان یا کافری ئەگەر وتی من مسلمانم بڵێ دەی کە مادام تۆ مسلمانی خوازانی مسلمان یعنی باوەڕت هەیە بەخوا و بە پێغەمبەری خوا و بە قورئان و بە سنەت و ئەمە خوا لە قورئانە وا ئەفەرمێ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سنەتە وا ئەفەرمێ و یعنی بۆت نییە ڤزە بکەی خوا و پێغەمبەری خوا وا ئەفەرمێن مادام تو ڕاستەکەی مسلمانی ئەبێ تەسلیمی خوا و پێغەمبەری خوا بی ئەگینا ئەگەر مسلمان بی و تەسلیمی خوا و پێغەمبەری خوا نەبی معنی درۆکەی مسلمان نی ئەگەر وتیشی مسلمان نیم دەی بڵێ کاکە با ئێمە دانشین جارێکان باسی خوا و پێغەمبەری خوا بکەین و ئەلەو مەوزوعە مناقەشەکەین تو ئەگەر باوەڕت بەخوا نییە ئیتر بۆ مناقەشە بکەین بەزە وەڵا دەستی دزوا و نازانم جێندەر وا و نازانم ئەم شتانە خۆمانی پێوە هیلاکەکەین هەتا بەیانی تۆ هەرچی بابەت هەیە ڕەدی بەدەرەوە و بۆی ڕوونکەرەوە ئەو کە باوەڕی بەخوا نەبێت دژایەتی خوا ئەکا دژایەتی پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه وسلم ئەوانە درۆکەن ئەو مەوزوعانیان کردوتە بیان و ئەیان نەوێت کۆمەڵگای مسلمانان تێکدەن مەسەلەکە ئەوەیە ئیتر مناقەشەی ناوێ مسلمان یا کافری ئەگەر وتی کافرم بڵێ کاکە تر تەواو تر باسی ئەوە ناکەین دەستی دزوا و جەندەر وا و پیاو ئەبێ قەوامەتی هەبێ ئەبێ یعنی خێزان ئەبێ پیاو سەرکردەی بکە و ئەبێ ژن و پیاو ئەو مافەکانیانە لە ئیسلام و هەمووی دیاری کرد ئەم باسە زیادەیە ئەو کابرا باوەڕی نییە بە قورئان و بە سنەت ئێمە با بڕۆین باسی ئەوەی بۆ بکەین کە خوا هەیە یان نییە دوای ئەوە ئەگەر قەناعەتمان پێ کرد کە خوا هەیە ئەمجا خوا پێغەمبەرەکانی ناردووە یا نەی ناردووە ئەوەی بۆ ڕوونکەینەوە ئەمجا ئەم قورئانە کەلامی خوایە کەلامی خوا نییە ئەمجا پێغەمبەری خوایە پێغەمبەری خوا نییە ئەو مەوزوعی بۆ باسکەین ئەگینا قسەی تر زیادەیە ئەگەر وتیشی مسلمانم یەک دقە زیاتر وەلا قسە مەکە بڵێ کە مسلمانی ئەبێ ڕازی بی بە قورئان و سنەت ئیتر پێش مناقەشەی نابێ ئەم مەوزوعات با خۆمانشی پێوە عەزیەت نەدەین و کاتی خۆشمانی پێوە نەکوژین و من دەستخۆشی لە هەر کار بەدەستێک ئەەکەم لە هەر مەسئولێک ئەەکەم چۆن ئێمە لە کاتی گەندەڵیانە لە کاتی خراپەکانیانە ئێمە ئەڵێن گەندەڵی مەکەن خراپە مەکەن پارەی ئەم ملەتە مەخۆن مەیبەن لە بەنقەکانی وەکو قەزافی و کێ لە بەنقەکانی ئەوروپایە بیشارنەوە دوای ئەوە کە خۆتانیان لادا پارەکانتانیش تەجمید بکەن چۆن ئەم مەوزوعانە بۆ مسلمانان باسەکەین و ڕەخنە لە مەسئولەکانمان ئەگرین و ئەڵێن پیاو بن ئەڵێن دادپەروەر بن بۆی خوای تەعالا دەسڵات و مولکەکەتان زیادکە چۆن ئەو ڕەخنانیان لێگرین دەستخۆشیشیان لێەکەین ئەگەر مووقفێکی مەردانیان هەبێ ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە مووقفێکی مسلمانانەیە هات نەکایەوە و دەستیان کردە ئیسلاح و چاکسازی ئەماڵێن دەستان خۆش خوا پایەدارتان کە خواواتان پێ بکە کە دادپەروەر من لەم شوێنەوە هەموو جمعەیە گوتمە یا ڕەبی خوایە دەسڵاتدارانمان چاکەی ئیسلاحیانکەی دادپەروەریانکەی بەردەوام ئەو دوعایم کردووە حتا ئەو ڕۆژەش ئەچمە ناو قەبر دوعا بۆ هەموو کار بەدەستانی مسلمانەکەم خوا ئیسلاحیان کە خوا ئیسلاحی ئەوان بکە گشتمان چاکە بین ئەگەر خوا نەخواستیش ئەوان گەندەڵ بن و خراپە بن و حەز لە فەساد بکەن و وەڵا پەرە بە جەندەر بدەن و پەرە نازان بە چی بدەن وەڵڵاهی برا زۆر خەتەرە بێ زۆر خەتەرە بێ خوای تەعالا ئیسلاحمان بکە